مەسافەی 140 بۆ 150 متر ڕووی سلێمانیەوە خەریکی چاکردنەوەی سترەکچەرەکەین ئەویش بەوەی کە ڕووپۆشێکی بیارسیمان لێیاوە و بەسەر ئەوەیە شۆتکردی دەکرێت و ڕووپۆشەکەی ناوەی وەکو جارانی خۆی لەکەینەوە. لێستا سەدا چەندی نۆژەنکردنەوەکە تەواو بوو؟ لێستا ئەتوانین بڵێن لە ڕێژە دیاری نەکەین چونکە ئیشەکان لە پێشەوە بە خاوی دەستی پێکرد بەڵام ئیشەڵا لەم هەفتەیە ئیشەکان زۆر سەریع بێت و لە هەفتەی ڕابردووە ئێمە بە 2 شەفت بە ڕۆژ و بە شەو ئیشەکەین تاوەکو سەعات 10 و 12 شەو ئیشەڵا لەم هەفتەیە چاکردنەوەی سترەکچەرەکە کە وتمان لە ماوەی 7 ڕۆژ بۆ 9 ڕۆژی داهاتووە سترەکچەرەکە چاگە بێت و ئەتوانین بڵێن لە ماوەی 20 بۆ 25 ڕۆژی داهاتووە هەموو کارەکان کۆتایی پێست. قۆناغی گرنگی نۆژەنکردنەوەکە لەم ڕۆ دەستی پێکرد ئەوەی کە قۆناغا هەرە گرنگەکە بەڵێ لە ئەمڕۆ دەستی پێکرد. نۆژەنکردنەوەکەوەی کە وەزارەتی ئاودانکردنەوە تەرخانی کردو چەنە بۆ ئەوەی کە پێشتر تەرخانکرا بوو لەلایەن وەزارەتی داراییەوە بای 187 میلیۆن و 828 هزار دینار بوو بەڵام و پارەیە بەشی هەمووی ناکە ئەمە گۆڕانکاریەکمان لە دەرخستەکە کردو و بەشی چاکردنەوەی سترەکچەرەکە بە دەرخستەیەکی تەواوکاری جێبەجێیەکەی. لە ئێستا ڕۆژانە چەند تیم سەرقاڵی نۆژەنکردنەوەکەن و تیمانە هەری ڕێگاوبانی سلێمانی یاخود بەڕێوەبەرایەتی چاکردن و پاراستنیشان تیمەکانی بەڕێوەبەرایەتی چاکردن و پاراستنی ڕێگەوبانی سلێمانی شەکە جێبەجێەکەن چونکە شەکە ڕاستەخۆ لەلایەن ئەوانەوەیە و ئیتر ئەوانیش بە هاوکاری بەڵێندەری لاوەشی شەکان جێبەجێەکەن. سپاس بۆ ئامادەبوون بۆ زانەرەکان شوێنێ دیارە نۆژەنکردنەوەی تونێلی دەربەنی خان لە دوایەوە دێکە وەزیری ئاودانکردن و نیشتەجێکردن بە مەیدانی سەردانی شوێنەکەی کردووەوە لە چواریدا دەست بە نۆژەنکردنەوەکە کراوە پرۆسەی پاکردنەوە و خاوێنکردنەوەی ناو تونێلەکە زۆرترین ڕۆژەکانی ئەم مانگەی داگیر کردو وەک بەڕێوەبەری گشتی ڕێگاوبان و ئاودانکردنەوەی سلێمانی باسی کرد لەم ڕۆوە نۆژەنکردنەوەکە چۆتە قۆناغێکی جددیەوە چاوەڕوانەکەن لە 2 هەفتە تا 3 هەفتەی داهاتوو بە تەواوی پرۆسەی نۆژەنکردنەوەکە کۆتایی پێبێ و بەڕووی شۆفێراندا تونێلەکە بکرێتەوە. دەستخۆش ڕزگار جۆبار لە دەربەندی خانەوە لەگەڵمان بوون.